وجنا کاربه هاتبو آشکرا کرن لی آشکرا کرنا گلوپا کاربه چیروکه که گلکه کاریگر هیا ده جیانا ادیسون ده. ده روژک جروجنوی دا دیکاوی گلک نساخ بو. حتی وی را دی ویاوانشترگریه که گلک قبلز بو هاتبا کرن. لی جبرکو شف بسر دهات و آواه که تاریک هات برچاف ایدی روناهی بهراویه که نکر که نشترگریا دیکاوی با آواه که باش بهته کرن. جبرویه که نوشداران بریاردا که به سب زو نشترگریال سر دیکا ادیسون بهت انجام دان. ده انجام دا ادیسون سوز دا که جنهاوی و دوی او کارکی بکه شوان روم بکه و که روژه لسال 1879 ایکم گلوبا کاربای هات آشکرا کرن و درست کرن. لسال 1907 ایکم گلوبا روناهی لناوا جاده گش جادن بغدا به ناو جاده رشید هات دانین. گلک سالن حکمرانیا کردی لباشور کردستان درباز بون گلک کاودان خوش و نخوش به سروی کمالگهی دهاتن. حتی داوی روژاکو ایرو امتداد جین به هر آوایی که به حوالاتی جکرتن سرکی و خدمتگزارین بنیاتی لناوا باشور کردستان رازی نینن. نمونه به هفته برنامه آبور ام گلهی و گازنده لسر سکتر کاربه شروع بکن. هف که شاخوه موکر. شارزاو بسپور به تایبت این آبوری لباشور کردستان گلک پرسان دکن. او دبیجن دما زیده 25 سالانه لباشور کردستان سرکی ترین خدمت گذاری که با حوالاتیان دوی بین جهگیر کرن نهاتنه جهگیر کرن. جرخانه که آبوری یا تمام ستاندارد لوی باشوری نه دیتن. بو نمونه میورگرن سکتر کاربه. حتی آنها حوالاتی دبیجن مخونک هیا. دما 24 دم جمیران لسر یک به بردامی کاربا گشتی مالتمه هبه. ام جدنگو نخوشیا کاربا مالیده رزگار ببن. جبرکو اف خدمت گذاریه که سرکیه. دو دبیجن دنگوی ویه که هیا کدما 3 سالانه حکومت پلانه که داد رجه. اوی سکتر کاربه بگشتی بدن دستکرت تایبت. شارزاو آبورناز جیجویه که گلک دترسن. حوالاتی دبه هندک هایدار نبه. ام دخوازن ده برنامه آبور دا سکتر کاربه بگشتی بخن جرمازنترین هفکشا شکاری یا آبوری میدانی. خیر بن بو برنامه آبور ازم بختیار عبدالعزیز. مسردانا ایک جویزگهن برهمانینا کار بکر. لور ام دو تورن خوین برنامه به شادیا یک بسپور و شارزاین آبوری دیگل بره و بره ویزگاه کاره به گوژه کرت تایبت همی شروع بکن. میجوا کاره به لباشور کردستان پشتی زیده 25 سال حکمرانی شارزا و آبورناس دیویژن سکتر به تمامی و که تکرار شکستینه. حکومت نکاریه نبکرت تایبت و حتی داویا سال 2016 24 دمجمران لسر یک سکتر کاره به برهمی کاره به جهوالاتیان دابین بکه. او یک گلین گلکن مازن هنب جه برکو جه آلیه که دروست کرن آویزگاهان بردام بویه. حتی وی را ده پیش بینی کردن که حکومت هرما کردستان دکاره بو دما 24 دم جمران لدیفک و جنا کاره به برهم بینه و جهاولاتیان بهنیره که به هیچ آوائه کی دابرین و قد کرنا کاره به و جناوه لجم هاولاتیان و لناو مالنوان نهدیتن. و جنا کاره به بو گرینگیا روزانه هاولاتیان به تایبت
ولاتک وک باشور کردستانی کو 4 ورس دیو ایک داد نافداد هندیتن گلکی گرینگه جبر کو هبون مرن ساخی و نساخی جیان لوینا ناوا باجاران تنانت خارن و خارن امرو وانجی پشتاخوا گریدایا بسر سکتر کاربی و وجناوی به تایبتی شکست لە سەرەتا لەوە دەستی پێکرد دوای ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کوردستان یەکەم ئیش کە حیزبەکان دەرحەقی بۆ میلەتە کردیان فرۆشتنی سەدی بێخمە بوو. ئەوە گەورەترین خراپی بوو کە دەرحەقی بە سێکتەری کارەباکە. دووهەمیان لە دوای ساڵی 2003ەوە حەز دەکەین لە ڕووی دروستکردنی ژێرخانی کارەبا و سێکتەری کارەبا لەلایەن کەرتی تایبەتەوە ئیشێکی زۆری لەسەر کراوە. ئەگەر تەماشاکەین محەتاتی تەولید وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا لە کوردستان بای ئەوە دروستکراوە کە حەقی هەموو کوردستان کارەبا بدە بە 24 ساعات و دڵنیام ئەوانەی کە ئێستش لە ئیشن دروست دەکرێن و تەواو دەبن حەقی ناوچە دابڕاوەکانیش بە تەواوەتی بە 24 ساعات کارەبای دەدا. لێرەدا کێشەکە لەوە نییە کە محەتەی تەولیدمان نی وێزگەی کارەبای بەرهەمهێنانی کارەبامان نیە. شارەزا dibêjin wêzgehên karebê bi temamî hatine dروست kirin. Pêdiviyên dabînkirina vejena karebê jî temam bûne li Başûrê Kurdistanê. Dibe di salên niha da eger hemberiyê digel wan salên pêşa sala 2003 rizgarkirina Iraqê bikin, wêzgehên karebê bi hejmareke gelek mezin zêde bibin. Lê heta niha 24 demjimêran pirzgirêka nebûna vejena karebê nehatiye çareserkirin. Ev bûye xewnek و ایدی هاولاتی سیویل و خونه نزانی توی چوابک راستی یان کنگی اف خونه و ببراستی کنگی وی 24 دم جمیران به تمامی دناو مالن خدا ببردامی کاره ببینن که اف یک جه بنماین سرکی و که ساده ترین خواست و خدمت گذارینه که لتمام جهان دهن دابین کرن تنانت لولاتن سیجی لە بواری کارەبا یعنی کارەبا چارەسەرکردنی کارەبا بەڕاستی وەختی دەوێت مەسە ئێستامە کە کارەبا یعنی یەک بەش نییە بەشی تەولید هەیە بەشی تەوزیع هەیە بەشی نەقل هەیە ئەمە بەنسبەت مەسە حکوومەت لە ناحیەی کە عەقدی لەگەڵ شەریکاتی قەتاع خاص کرد بەڕاستی کە تەولید ئێستامە مشکلی تەولیدمان نەمایە یعنی حەقیقەتەن مەسە ئێستا ئەو وەحدانەی کە هەیە لە هەولێر لە شەریکاتەکانی کە حکوومەت عەقدی لەگەریان کردیە ئەگەر هەموو وحدەکان ئیش بکە فعلا 24 ساعت کارەبا دەبی یعنی کە بەرهەمهێنانی کارەبا بە تەسەوری من لە کوردستان کێشە نەمایە کێشەکەی کەەوە ئێستا دروست بووە کە کارەبا ناتوانێت 24 ساعت بدەنە خەڵک بەڕاستی مەوزوعی ئەو قەیروانە داراییەیە کە حکوومەت ناتوانانی گازوایل بکرێت یعنی ئێستا مەسەلەن بنێن بێنە سەر شێرێکات مەکەم لە شەریکەی ماست 24 یەکەی هەیە کە توانێت 4000 مێگەواتە لەو 24 دەی ڕاوەستایەت کە حکومت ناتوانێت گازوایل دابین کە مشکلە بەرین و کەمە چارەسەریاوێ کارەبێ هەبوو نەشەرت ئەو ئەم هەر وێزگاوە زێدەکەن و گەلک کارەبێ تەولیدکەن بۆرە حکمەتی و خەلکی گرانکەن چونکی گەلک سۆتەمەنیات چیتن جارە ئەم دەچواشین خو وی سیستەمی ئیستعمالکەن و خەلکی خۆشی فێری ئابووری کارەبێکەن دا کارەب گەلک نەیەتە مەزاختن هەر ماڵێکی حەدی خۆ بێت کۆمبینە کنترۆلە پاوەرە من بۆ قاتعك بۆ وەزارەتە کارەبێ چێکرد بۆ هەنار بۆژی مە تێست سەرکردین هەر ماڵێک یان هەر جهەکیش حەقی خۆی زیاتر کارەبێ صرف بکەتن دی کارەبای ئۆتۆماتیک قەتع بیتن ئەو مەجبورە چیت خۆی زێدە ڤەمرینیتن دا کارەبای ئۆتۆماتیک ئیعادە بیتەوە هەکەر ئەو سیستەمە کەتت کاریدا دی گەلک سفکاتی سەرویزگەها چێبیتن دی حکمەت جوێگاوێ گەلک ویزگەها تەمرینتن دی بۆ گەلک سۆتەمەنی زڤریتەوە ئەو ژوێگاوێ دەشن نرخی کارەبێ بۆ هەوڵاتیژی کەمکەن و گەل هەندێک دی کارەبیتە 24 دەمژمێری چارەسەریاوەیە مەوجودە نها قیران لباشور کردستان دجوار بونه قیران دارایی و آبوری سیاسی اولهی لسرسنوران و آواره و گلک جورندنین قیرانان لی ده همان دمه دا هنرکار جی لباشور کردستان سرخواه هر بلند هلایه او دبیجن ام به تنه بدوی به پشتوانی حکومتنه و تنه ام به بدوی
هندێنێک و حکوومەت بێژە مە ئاگەهی ji hewa heye û em ê destê we girin em jî wê sûzê bidin wan em dahênanan bikin bû nimûne di sektörê karevêda gencek ji bajarê Duhokê dibêje eger hikûmet destê min bigire ez dikarim berhemê karebê zêde bikim vejena wê ji bo hikûmetê bi astên bilind tomar bikim bêyk û xercên gelekên mezin bihên mezaxtin lê ev yek ez bo hikûmetê vedgerînim ji ber ku gelek car min xwastiye lê hikûmet destê min negirtiye û amade nebûye destê min bigirît di ekranên Kurdistan 24 da ez gazî hikûmeta Herêma Kurdistanê dikim hîn destên min bigirin heta ku ez jî bişêm vejena karebê zêde bidim we hindek ji vê qeyranê li ser milên hewa û hevalatiyan sivêk bikim weke erkek bû nîştîman û welatê xwe Şewket dibêje min sirkêtek durist kiriye herdema havalatî ji ast û rêjeya xwe destnîşankirî ji vejena karebê bikar bîne li serê stîna vejena karebê di nava kolanê da ew sirkêt wê were xwar û ji kar bikeve تکنولوژیا روز به روز رکی به مروی خوشت کرد حکم رو هندک جاره هزار خوب کرد مالا خوش ده گلک جاره افکار به مروی چه بن حکو افکار به مروی چه بید وید کس کبید خولب کت خودان اف آخفنه بالاش نچیتن بیت واقعک همشینو که بخوان گزوز دوان محطه او هوا چیتن هندک توربین هوا بو چکن گل حرارتان گلک تولیدات تریز دکن بو مجبالاشیوش چنه بهتن حکرونو که مروی بهتن جیدرت کاره بگریت کاره بجه چکتن گلک سانهی مروف شیتن اشهات نوچون و سرجادا کهربا که اگجار زور مروف شیت جه پیدا بکتن بس لازمه یک هبیتن بیشتر مروفی احس کم تو اوی آفنا خوبم که واقعا اثبات وجودا خوب کی از وقت شوکت آماده ما سرحسب خود تست یکیجید کم از وانا کهربش جاده برهم اینم و دیرا حکوم برهم اینا مافتمت پاراستی بن از وان پروژت وانا ید باشتر جی بینمت حاله دا اگر li başûrê Kurdistanê wêzgeh bi duristî karê xwe bikin, belavkirina berhemên karebê jî bi duristî bigihin nava torên karebê, sexbêrkirina toran jî heta niha hîç pirsgirêkeke mezin nebe, bûçî datayên sîh ji sadê ji berzebûna karebê û vejena wê di nava torên belavkirina karebê da li başûrê Kurdistanê heta niha bê bersiv maye. Erê xelkê sivîl û sade ew wêrekiyê didin xwe ku tor û vejena karebê ji tora belavkirina karebê bidizin yan ne. Ewan hind vejena karebê pêdivî bê heye yan jî ne. Pêşbînî û şîkariyên aborînasan dibe hindek cuda bin. Ew dibêjin kesên sivîl ji vê yekê dûrin. Erê pa kîne vê karebê didizin. کەکە خەڵکی مسەقاف دزیناکە لە بەر سومعی خۆی دەترسێ خەڵکی هەژارش ئەو دەسەڵاتەی نیێواگە کارە باش بدزێ یعنی چی هەیە خۆ نەدەسبلیتی هەیە و نەسبلیتی هەیە هیچی نییە کاتە چێ دەمێنێتەوە ئەوانەی دەستڕۆیشتون و ئەوانەی بە ناشەرعی دەوڵەمەند بوون ئەوانە تەجاوز دەکەنە سەر کارەبا جا باشە بۆیە مەگلەی لەوام بکەین ئەو ئەنجومەنی وەزیرانە ئەو معلوماتێکی نوێ ئەو ئەنجومەنی وەزیرانە بڕۆن لە هەموو پسوولەکان بگەڕێن هەتا ئێستا بۆ خۆیان پێوەری کارەبان نییە معرز دووەلی کە زۆر گەورەیە و هەموو حکوومەت شانازی پێوە دەکات هەتا ئێستا پێوەری کارەبات جابا ئەو دوو نمونە بەس بێ یعنی وام لێ نەکەن نموناتی کە بێنمەوە ئێدە باشە هەر ئەو دوانە لەوانەیە بەشی 1000 ماڵ کارەبا سەرف بکە بۆ تەجاوزاتی لەسەر خەڵکی فەقیر حساب دەکات سکتەری karebê û radestkirina wê bûkertê taybet dibe di çend xolekan da bi temamî nehê şîrovekirin lê encamên hevkêşa xwe ya şîkarî ya aborî em ê bi gotinên şareza û bi sporan helsengînin ka ew gehiştin çi encaman em ê bikin encamên hevkêşa xwe ya şîkarî em ê sê ketwaran wergirin ku dibe jiyana me li ser van ketwaran birêve biçe ketwarek ji wan em aniha têda dijîn 2000 کیلووات مکرنه نمونه 2000 کیلووات آنکو 9 امپیر ایرو 9 امپیر جعالی حکومت دما با حوالاتیان دهدان لسروی حساب دبه به بهای 35305 دینارن اف کتواره که آنکو هر امپیرک دکه و
نێزی 4000 دیناران. اف کتواره امه بجه بیلین کتواره دوی امه بحث بکن اگر سکتر کاربه به تمامی کد دست کرته تایبت 2000 کیلووات دکوین نێزی 9 ئەمپێران 9 ئەمپێر ji ber ku diketwarê berînehata hikûmetê dikot bu her kîlowateke em 200 dînaran hevkariya kertê taybet dikin. Eger hevkarî nema wê demê hevwelatî vêt bide. Ku divêrê da 9 ئەمپêr wê bikevin nêzî 420,000 dînarên Iraqî di her mehekê da li ser milê hevwelatiyan. Hemberiya vî kertî yan vî ketwarî em ê gel ketwarê îro bikin ku her malekê ji me kareba malîdey bi hindek ji ئەمپêran kêşane. Kareba malîdan bi ئەمپêran aniha bû dema 6 demjimêran me heye. Her ئەمپêrek li ser me bi 11,000 dînarê Iraqî ratweste. Eger ئەمپêreka kareba malîdey em bikin 24 demjimêr wê bigihe nêzî 44,000 dînaran. Ev ketwarê kareba malîdeye, ketwarê kareba giştî ku ji aliyê kertê taybet ve wê were berhemanîn eger bi temamî sekterê karebê bikeve dest kertê taybet wê bigihe ek ئەمپêra karebê 46,606 dînarên Iraqî. An ku kareba malîdeyê wê herzantir be ji kareba giştî eger sekterê taybet berhem bîne. Ev ketwarê dwê jî me bicihişt. Dibe hikûmet bihaneya wê yekî bîne bi daketina bihayên gazwayîlê dibe hin car bandor li ser daketina bihayê ئەمپêrê jî durust ke. Em ê vê ketwarê wergirin. Li dîv şîkariya şareza bi sporan ku nûtirîn şîkariye li dest stafê abûr daye bi her ketwarekî hikûmet nikare 1 kîlowata karebê ji 7 sentan kêmtir berhem bîne. 2000 kîlowat ku dibine 9 ئەمپêr eger em lêkdanî 7 senta bikin wê bikevin 140 dolarê Emerîkî. An ku 9 ئەمپêrên karebê bu her malekê yan hevwelatiyekî ku bikar bîne bi hemû ketwaran erzantir wê bikeve 140 dolarên Emerîkî. Bi vê yekê şareza bi spor dibêjin qeyrana darayî ya aborî çentiya giran e li ser başûrê Kurdistanê wê hêjan girantir lê were. Abor wê bikeve qeyranên metirsîdar û dibe hevwelatî zêde xwe li ber negire. Ev metirsiya here mezin ya ku aborînas û bi spor ji ditirsin eger sekterê karebê bi temamî ket destê kertê taybet. لە وڵاتان سیستەم دراوە بە کەرتی تایبەت و هەتا دوایی بۆ شێوەیە کراوە ئەوە بۆ خۆیان کەرتی تایبەت دەستی هەبووە لە بنیادنانی سێکتەری کارەبا بۆ خۆی عەمودی چاندووە بۆ خۆی سیمی لێداوە بۆ خۆی فنجانی هێناوە بە پارەی خۆی بۆ خۆی محاویلەی داناوە بۆ خۆی هەموو شتەکانی کردووە. بەس ئێمە لە کوردستان لەسەر مەسرەف و گیرفانی ئەو خەڵکە لەسەر قوتی ئەو خەڵکە هەموو شتێکمان هەیە سیممان هەیە وارمان هەیە لە مەسەلەی شەبەکاتی تەوزیع و لە مەسەلەی شەبەکاتی نەقل هەموو شتێکمان هەیە. ئێ باشە منطقی تێدایەوە هەموو شتێکت هەیە بەسڕی خستنی دەوێت لە خۆتەوە خەڵکێکی بێنی بیکەی بە شەریکی خۆت بیکێ شەریکی ئەو میلەتە دەبێ ئینەی تێدایە ئینە ئەنجامی بارنامەکەم ئێستا یەک پرس لە مێشکی خەڵک دروستبووە. یعنی بترسن لەوەی کە قەیرانێکی زۆر گەورە لە سێکتەری کارەبا دروست دەبێت یان گەشتبین بن بەوەی کە چارەسەر دەبێت. ئێوە پێشبینی چ دەکەن؟ ئەگەر حکوومەت سوور بێ لەسەرەوەی کە کەرتی کارەبا کە سێکتەری کارەبا بدە بە کەرتی تایبەت بەڕاستی هیچ وڵاتێک لە مەولا خۆشی لە خۆی نابینێت چونکە کارەبا وەکو هەوا وایە بۆ خەڵک خۆشی لە خۆی نابینێ و سەرکەوتوش نابێت. ئەگەر درا بە کەرتی تایبەت چ زیادەیەک دەکرێتەوە ئێوە تەواقعی چ دەکەن؟ یعنی من نازانم عەمود هەیە محاویلە هەیە سیم هەیە لەسەر گەڕەکەکان تەوزیع بووە مەحەتەی تەولید هەیە هەموو شتێک کامل چی پێ دەڵێن بەشی گواستنەوە هەموو شتێک کاملە من نازانم یعنی کەرتی تایبەت دێت چی ئیزافە دەکات یعنی دێت کارەبای ماڵەکان هەمووی دفن دەکات ئەوەی بە پێش ماڵاندا دێ دیاردێ ئەو سیم و عەمودە نامێنێ من نازانم چ دەکات من دەزانم یەک شت دەکات دێ قازان دەخات سەر ئەو میلەتە و خەڵک دەڕوتێنێتەوە.
اگر سکتری کارا با حکومت بیدا به سکتری تایبت ایوانال خلطه من دم او معادله بكم پاره غلطیه که به چند ایوه تخمیل کن یعنی حکومت چند خسار ده بتصور من او لا موجوداتك لهرم كردستان هي لها مشتك مثلا للسيمو لسيمي كهرباء لمحاولي كهرباء لعمود لبرغو لفنجان لمحطات لمحاولة لا تاور جوركان لحم مشتك حسابك مال بمالك كهرباء بوتشوا بتصوري من تخمينه يعني أواهر توقعه بلام زياتر دبل ل 50 مليار دولار شون تو او 50 مليار دولار بچی میکانیزمێک تەسلیمی کەرتی تایبەتی دەکەی بەبێ ئەوە یەک فلسیشی لێ وەربگری ئەو بە ئاشکرا دیارە تاڵانە بۆ ئەو شتە ئەوە ناکرێت سەر بەخۆ بیدەی بە ئیمزایەک وێڵاوە دامان بە کەرتی تایبەت ئەوە دەبێت ڕیفراندۆمی بۆ بکرێت ڕاپرسی بۆ بکرێت تاک بە تاکی ئەو وڵاتە پرسی پێ بکرێت ئایا تۆ ڕازی بیدەینە کەرتی تایبەتیاننا ئەو جا تۆ دەتوانی بیدەی یان نەیدەی بیست و شش خولکان مهفکشا خواه آبوری فکر سکتر کاربه به تمامی مخص جربه هفکشه انجام بگوتن شارزا و بسپوران به وی آوایی در چون 25 سال حکمرانی و زیدتر دی سکتر کاربه دا لباشور کردستان تن شکست یا تومار کرن و که تکرایی جهمویان زیدتر حکومت دخوازه و اف گوتن شارزا و بسپورانن شکست آخوا به هندک کارندن برزگه به هلگرتنا بارگرانیا لسر ملین خواو دانین آوه لسر ملین هفولاتیان اف جی گودن شارزا و بسپورانن دیسان او تکزه دیکن که اگر اف یک ببکتوار و ماترسیه که گله که مزن لسر روشا آبوری و جیانا خلکی رفده که او دبیجن به چه آوه کی ام دیگل وینینن جبر که کارساته که مزنتر جوی شکستا دی سکتر کاره بیدا دروز بوی و بکه کتوارک که خلکک بترسه و به امید به جویه که سکتر کاره بجاردن وره دروز کرن یا سر کفتی به اف انجام هف کشامه بو بگوتن شارزاو بسپوران تا بوره کدن هر شاد بن